هەڵسەنگاندنی پەلەی بەرنامەی حیزبەکان یان بانگەشەی حیزبەکان کە هەمومان ملاحەزەمان کرد ئەوەی کە ینی حیزبەکان ینی ناتوانی بەتەواوی دراسەیەکی وردی سایکۆلۆجەتی دەنگدەری کوردیان دەنگدەری کوردستانیان نەبوو تا بتوانن بە بەرنامەی تۆکمە و بەرنامەی تەواو قابلی جێبەجێکردن بێن هەموو ئەو کێشانەی کە خەڵکی کوردستان پێوە دەناڵێنن بێن قسەی لەسەر بکەن بۆ باسی چۆنەتی چارەسەرکردنی بکەن. ئەومان نەدید بەڕاستی دارەوەژ یەک لە سەبەکانی ئەوەیە کە حیزبەکان نیان کردوتە تەقلید مەسەلەن پێشی ئەوەی کە هەڵبژاردن دەست پێ بکە یان پێشی ئەوەی کە هەڵمەتی هەڵبژاردن دەست پێ بکە بێن لەگەڵ خەڵکی شارەزا و ئەکادیمی و خەڵکێکی بڵین خاوەن ڕێی کۆبنەوە قسە لەسەر ئەو بابەتانە بکەن کە ببنە بنەمای بەرنامەی سیاسی هەرێک لەو حیزبانە. ئەوە جانیبێکیان. جانیبی دووەم کە دەمەوێ قسەی لێ بکەم موزوعی ئەنجامی ئەوەی کە ئەگەر هاتوو هەڵبژاردن کرا و ئەنجامەکەی وا بوو کە لایەنێک دەنگێکی زۆری هینا و لایەنی دەسەڵات نەیتوانی ینی دەنجێکی بای ئەوەندە دەنگ بینی کە لە دەسەڵات بمێنێتەوە. من ڕێیەکم هەیە لەو بارەی کە پێم وایە خەریتەی بڵێن هەڵبژاردننی کوردستان یان ئەگەر نایب لێبنێن نەخشەی هەڵبژاردن یان ناوەچی لەو بابەتی لێبنێن بەنەوعک دابش دەبێ ڕەنگە ئەنجامی هەڵبژاردن وا بکەوێتەوە کە هەر یەک لە لایەنە بەشداربووەکان هیچیان ئەوەندە دەنگە نێنن کە بەتەنها بتانی ببێتە خاوەن بڕیاریان بەتەنها بتانی حکومەت تەشکیل بکە. بەڵام تەمانەوەش خراپترین لە ڕووی سیستەمی هەڵبژاردن و لە ڕووی سیاسیەوە خراپترین ئەنجامە کە کۆمەڵێک حیزبی سیاسی هەرێکە و مەجموعەک کورسی پەرلەمان بەدەست دەهێنن بەبێ ئەوەی هیچیان بتوان بەتەنها ئەغلەبیەک دروستکەن یان ڕەنگە حیزبێک لەگەڵ حیزبێکی کە دوو حیزبیش پێکەوە نەتوانن ئەغلەبێ دروستکەن. ئەوە ڕەنگە نەتیجەکەی ئەوە بێ کە ماوەیەکی زۆری بێتە حکوومەتی نوێ تەشکیل دەبێت و لە ئاخیرە لەوانەیە دوای مناقەشەی زۆر و گفتوگۆی زۆر لە نێوان لایەنە سیاسیەکان لەوانەیە سێ لایەن بتوان بێکەوە ڕێکەوە ئەغلبیەک دروستکەن. تاوانەوە تەجروبەیەکی هەیە لەو بابەتی هەڵبژاردننی 2010 عێراق کە سەردەمی مالیکی کە ئەیاد عەلاوی کورسی زیاتری بەدەستی نابوو کە ئەو وەختە تاوان لە سەر مستەوای سەرکردەی حیزبەکان تەلەفۆنیان دوێمەش دەکەن پرسیان پێدەکردین دەیان گوت چونکە لە دەستور وا هاتبوو کە ئەو لایەنەی کە زۆرترین دەنگ دێنێ یان زۆرترین مەقعدی دەبێت لە پەرلەمان ئەویان تەکلیف دەکرێت بە تەشکیلی حکوومەت. بەڵام ئەو بوو لەسەرەوەی مالیکی زۆر نیگەران بوو لەو نەتی ئەنجامە حتا غەزەبی خۆی داڕێشتە سەر کۆمیسیۆنیش زۆر بەتوندی وای حساب بکەیت کە کۆمیسیۆن لایەنگیری لایەنی ئەیاد عەلاوی کردووە. لەبەرەوە دانیشتن حتا مام جەلالیش ینی لەو مەسەلەیە ئەویش ویستیان حەلێک دۆزنەوە. حەلەکە ئەوە بوو کە لە ڕێی ئەنجومەنی دادوەریەوە بڕیارێک دەرچوو کە الکوتلە الئەکبەر یان کوتلەی گەورەترین کوتلە ئەویان حکوومەت تەشکیل دەکات. ئەوە ڕەنگە ئەوە بێتە سابقەیەک و بێتە بنەمایەک لەوانەیە لە داهاتوودا و انتخاباتەکانی داهاتووی عێراقیش و پەرلەمانی کوردستانیش ئەوە جێبەجێ بکرێ کە لەناو پەرلەمان کوتلەیەک دروست بێ. زاکە دروستبوونی کوتلەش دیارە ڕەنگە ئاسانیش نەبێ بەڵام لەوانەیە مستەحیلیش نەبێ. ئەو لایەنانەی کە زۆر متەمەسکن بە دەسەڵات کە ببینن ناچارن ئەو نەوع کوتلەی پێک بێن ڕەنگە ڕازی بن کە ژمارەیە کورسی کۆ بکەنەوە ناوی لێنێن گەورەترین کوتلە. بەوە دەبێت ئەو وەختە
طبعا ئەوە دوای ئەوەی کە سەرۆکی هەرێم هەڵدەبژێردرێ دەبێت سەرۆکی هەرێم تەکلیف بکە لەو کوتلەیە کە کەسێک تەرشیحکەن بۆەوەی بێتە سەرۆکی حکوومەت. ئەوەی من پێشبینی دەکەم ئەوەیە، ینی لەوەی ئەگەر ئەوەش نەکرا مەسەرەن لایەنێک پێداگیری کرد یان لایەنی دەسەڵات دوای ئەوەی کە دەنجێکی کەمیش بینی و پێداگیری کرد کە دەسەڵات تەسلیم نەکا، دیارە ئەوە ئێمە دەوڵەتێکی سەربەخۆ نین، بەشێکین لە دەوڵەتی عێراق. ئاگاشمان لێیە محکەمەی ئیتیحادی لەو ماوانەی ئەخیر کۆمەڵێک قەراراتی دەرکرد، کۆمەڵێک دەوری هەبوو لە حەسمکردنی زۆر لەو قەزایانە، ڕەنگە وەختە محکەمەی ئیتیحادی تەدەخل بکە بۆ ئەوەی کە ینی سنوورێک بۆ پێداگیری ئەو لایەنە دابنێ کە نەیەوێت دەستی دەسەڵات بکە، نەیەوێت دەسەڵات تەسلیم بکە. ئەوە من وای دەبینم هەرچەندە نەتا ئەوشمان لەبەر چاوە تەجاربی مەسەن لە جەزایر کاتی خۆی کە ئیسلامیەکان توانیان زۆرترین دەنگبینن، بەڵام لەگەڵەوەش نانتوانی دەسەڵات بگرنە دەستی دەسەڵات نەکرا. بەڵام ئەوە سەبەبەکەی ڕەنگەوە بی کە دەوڵەتانی زلهێز ئیرادەی دەوڵەتانی زلهێز وای دەخواست کە ئەو ئیسلامیانە نەگەنە سوڵتا، لەبەرەوە ئەو دەسەڵاتی کە هەبوو توانی کە بەشداریش بوو لە انتخابات کە دەنجی کەمیشێنە و توانی هەر خۆی احتیفاظ بە دەسەڵات بکە. ئەوە ڕوویدا، یعنی ئەوەی ئێرەش پێم وایە جگە لە محکەمەی ئیتیحادی کە ئێمە باسی دەکەین، ڕەنگە وڵاتانی کە دەوروبەر و ڕەنگە ئەمریکاش تا حەدێک بایەخ بە مەسەلەکە بدەن و یعنی بیانوێت کە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە، ڕەنگە ئیشەکە بکەوێتە نەتیجەکەی بکەوێتە ئەو ئاراستەی. دەستورمان نییە ئێمە ئەوەی کە کراش لە بەغدا ئەو چ ڕۆژە تەمەنەوەش هەر محکەمەی ئیتیحادی ئەو سنوورەی دانایە، ڕەنگە وەختە هەر محکەمەی ئیتیحادی سنوورێکی لەو بابەتە دانێ، چونکە ئێمە دەستورمان ئەگە دەستور هەبە لە دەستور ئەو شتانە بنووسرا ئەو شتە بنووسرا بە حتمەن دەبووە ئیلتیزامی پێ بکەین. زۆربەی مەشاکیلەکانیشمان هی ئەوەیە کە دەستورمان نییە بەڕاستی.